ئاگری بێبەزەیی دارستانەکانی هەڵەبجە دوو گەنجی شارەکەی شەهید کرد. لە پێناو خۆشەویستی بۆ ژینگە و لەگەڵ ساتی بیستنی هەواڵی سووتانی دارستانی چنار و مۆردین لە هەڵەبجە دوو گەنج بۆ کوژانەوەی ئاگرەکە خۆیان دەگەینە شوێنی دیاریکراو کە چیتینی ئاگرەکە زەفەریان پێدەبات و هەردووکیان شەهید دەبن. ئاری موختار گەنجێکی خوێنگەرمی هەڵەبجەیە دوای بیستنی ئەو هەواڵە خۆبەخشانە دەچێت و دەیەوێت بڵێسەی ئاگرە بەتینەکە بکوژێنێتەوە. لە ناکاو ئاگر لە جەستەی بەردەبێت ناتوانێت خۆی ڕزگار بکات و دواتر گیان لەدەست دەدات. محەممەد شێخ حەیدەر دووەم شەهیدی ئاگرەکەی هەڵەبجەیە کە کارمەندی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجەیە. محەممەد وەکو ئەرکی خۆی چووەتە شوێنی ڕووداوەکە دڵسۆزی بۆ کارەکەی وای کرد بکەوێتە نێو ئاگرە بەتینەکە و گیان لەدەست بدات. گیان لەدەستدانی ئاری و محەممەد کاردانەوەی زۆر لە سۆشیال میدیا دروست کردووە و نازناوی شەهیدی ژینگەیان لێنراوە. لە پاڵ مەرگی ئاری و محەممەد چەند کەسی دیکە زامدار بوونە و تووشی تەنگە نەفەسی بوونە، لەوانەش سمکۆ سالار قایمقامی هەڵەبجە.